ئەمڕۆ ڕۆژێکە کە تەرخان کراوە بۆ ڕۆژی بەرگدرووی و ڕۆژی بەرگدرووەکان خۆی یەکەم چوارشەمەی دەوترێت مانگی شەشی هەموو ساڵێک تەرخان کراوە بۆ ئەم یادا و لە کوردستانی خۆشمان ئێمە کۆمەڵە کەسی بەرگدرووی زۆر بەتوانامان هەیە هەم لە بواری جلی خاتونەکان هەم پیاوان و ئەمڕۆ یەکێک لەو بەرگدرووە توانە و لێ هاتوو بە ئەزمونانە لە بەرنمەکەی ئێمە ئامادەیە خۆی باسی ئەم پیشەیەمان بۆ کاتجا هەر بۆی ئەڕێنە لای میوانی عزیزی بەرنمەکەمان خاتوو کەژاڵ غەفور زۆر بەخێر بێت بەخێر سپاس بۆ ئامادەبوون لەش ساخی بەڕێز خایتون با هەر سەرەتا لەمەوە دەست پێ بکەین کە زۆر جار کاتێک باسی بەرگدرووی پیشەکە کرێ زۆرێک لە کەسەکان ئەڵێن لە دایکمەوە فێر بووم بەڵام چیرۆکی فێربوونی تۆ جیاوازە پێمان بڵێ لەش کێوە فێر بووی چۆن بووی حەزێکی وات بۆ دروست بوو وەڵام من باوکم خۆی خەیاتیە کرد کە خەیاتیە کرد خاصەتەن کاتی کە بڵین جامیعە تەخەڕوجیە کرد ئەو کاتە کڵاویانە کرد لەگەڵ ڕۆبەکانە داینین پێدرین یعنی کاتوە بوو نەمەتوانی مەکینەکەیم کەم هەر بەدەست ئەو کاتە بە قاج بوو کوی ساماتۆڕ نەبوو بە قاج بوو ئیتر هەر لەوە ڕاستەمەکینەی پێ لێیای ئەوت ئەمە زۆر باشە بۆ کاتی خۆتان باشە ئیتر ئەوەی بیرم بێت يعني نازانم بڵێم جلی خۆم نەیاوە بە درینە تا ئێستا ئەجا دایکم بڵین بەعزە جاری ئاوا هێنا قەراغی چەفتەی دادری لەگەڵ قەراغی فەقیانە ئەها یعنی کە دوای ئاوە سیرمە کرد یەکسەر ئەم کرد هینی ساڵی 79 هەیە بڵین کە کراس خۆم فەقیانەکانم دادوریوە ئیتر لەو کاتۆترکەوە بڵین ئەو کاتە بە قاسناغدایانە دوری قاسناغیانە بەس لە جلەکان و ئەم نەخشانەیانە کرد ئیتر ئەمە چیەکە باسی ئەەکەیت دایکم بڵین قورعانی ئەخوێن بس يعني نێزانی بنووسێت بس ئاو گوڵەکانیشی ئەکردینی ئەم نەخشانە زۆر خاتو کەژاڵ زۆر جار بەرگدروێتی لە ناو شار و شارۆچیەکانی هەرێمی کوردستانە زۆر گرنگی هەبووە و بە تایبەتی زۆر جار پیاوان بە شێوازێک گرنگیان پیاوە کە ئەو جلوبەرگانی کە ڕۆژانە خۆیان پۆشیوانە بوو بۆ کەلتوری ئێمە ینی کۆمەڵە جلوبەرگ بوون کە ئەمانە بەردەوام پیاوان لە بەریشانە کرد لە لای خانمان چۆن بوو بۆ نمونە لە ناو ماڵەکانی خۆتانە بوو وەگوی جەرنۆڵێ لە هەر کۆڵانێکە بەرگدوریەکە بووە لە سێ کۆڵان ئەو لە هاتن جلیانێ نابووی بدورێ ئەمە چۆن بوو خۆی وابوو من ئێستا لە ماڵەوە یعنی بڵین کە هێشتا پێشەوەی هاوسەرگیریشکەم جلمە دوری بۆ ڕەفیق و دراوسیەکانم ئەوانی کە ڕەفیقی خۆم بوون بە زۆری چونکم ئەها تازە دەستە مابووە ئیتر وردە هەر ئەم دوری ماکسیمە دوری جلی دەرەوەمە دوری هەرچێ پاتایەتە بەدەستم ئەم دوری تەنانەت نەمەزانی جلی کوردیش بدرۆم ئیتر ئەمهێنا بەین زۆر لەبەرەوەی ئەوانی کە بۆیان نەهێنا بۆی ئیزنیان نێم کراسمدانا لەسەری ئەم دوری ئیتر هەچ کەس یعنی لە ماڵە ئیتر بڵینەوە چەند ساڵە هەر لە ماڵیشا دوایەوەش بڵین کاوسەرگیریم کردووە هەر وازم لێ نەهێناوە هەر دوریمە هەر تااقەتمە بێت دوریمە ئێستاش بڵێن بەشی خۆم مشتریم هەیە کە ینی بۆ مێنێ هەر لە ماڵی شۆی درومەرەوەکو جاران چونکم هینەوەی کە مناڵم هەبووە نەمەتوانی بڕۆم بۆ دەرەوە بەس شەوم توانی بیدروم کە ئیشی مناڵەکانم جێبەجێ بکەم تەلەبە بوون ئیتر وردە هینم کردووە ئێستا بڵین ماشەڵڵا چوار براشم هەیە سییانیان ڕێک خەیاتن یەکێکیان لە جادەی هینە پیرەمێردا بەزاد یعنی ئەویش عنی وازیان لێ نێناوە هەر بەردەوام بوون لەوە کاتە پیشەی عایلەیە بەڵێ ئێستا ینی بەزاتی برام ئیتر لە جادەی مەولەوی پیرەمێر هەر ئەو بەر بڵین بەردەگای سەرا ڕێک لەوە ئێستا هەمووش دەگرێت تەنانەت ئاڵای کوردستانیش دەدرین ئاڵای عێراق دەدرین هەچ ئاڵایەکمان بێ سای درین ئەو بۆ مێنێم نیژەی درەوە باشە کەژاڵخان ئێمە ئەیبینین پیاوان جلوبەرگی ژنانەش دروست ئەکەن زۆر جار زۆرش بە جوانی دروستی ئەکەن بەڵام ئێمە بۆ خاتوونی بەرگدرومان نییە ئیشی پیاوانە بکات یان ئەگەر هەبێت زۆر کەمە وەڵا هەیە لە ماڵەوە یعنی لە دوکان بۆیە بنەوە ئەی دوورێ جلی پیاوانە بەس من خۆم یعنی جلی پیاوانە بە هێزینەوە جلی کوردی پیاوانە نازانم بدرم بەس ئەوە نازانم ئیتر هەرچی بێتە بەردەستم تەنانەت عەزی حەفلەژە درۆم کاسە تاقید نەکردوێتەوە هی مناڵم دووریوە بۆ کوڕەکەی خۆم بەس یعنی وەکو خۆم بەدڵم نەبووە دوورینەکەی کە بۆ گەورەی بدروم ئەها پیاوان چەند باش بوون هەر بۆ خۆیان نەدووری و بڵێمەتی خاڵمەکانیشانەوە دوورینەکەی زەحمەتە وەڵڵاهی نازانم چاوی من زەحمەتە یعنی وەکو ئەو پیاوان دەرناچێتی پیاوان بدرۆم بەڵام ئیتر یعنی کە پێ بڵێن تۆ چۆن کەوا سەڵتە ئەدوریت جلی پیاوانەوە بەلاوە زەحمەتە هێلک بڕین و دوورینەکەی زۆر زەحمەتە پێما بەڵبەت جەنابەت دەزانێت بەڵام لاما بە زۆر کاتە ئەوە کە بەو زەحمەتیە خاتونەکانشمان بێنە و بوارە تاقی بکەنەوە باڵە خوا بلین هەیە پێ دەڵم مەڵم هەیە جلی پیاوانەژە دوورێ بەس من ئیتر یعنی نەم دووریوە تا ئێستا بەس یەک قاتم بۆ کوڕە گەورەکەم دووریوە مناڵ بووە یعنی کە سیرمە کرد وەکو ئەوانە نییە کە لە بازار دوراوەتر بەدڵم نەبووە ئیتر یعنی هەر جاری بۆم بردۆ بۆ بازار بەڵام ئیتر جلی کوردی
معدل هني مناڵان خۆم تەنانەت عباشم دووریوە ئیتر عنی کە لە عبا زۆر قورسە بۆ قارسکردنی ئەوانەشم دووریوە هەر یەکێکیتر لەو تایبەتمەندیانەی جلی پیاوانی و جلی خانمان لەوانەیە زۆر خانمیکەش بتوانێت لە بەریکات چکە چەند پارچەیەکە بەیەکەوە بەڵام ئێستا بەس چۆخەکەی پیاوان ئەگەر قیاسی خۆت نەبێت ناچێتە بەرە چکە یەک پارچەی لە بەریەکەیت و ئەوش بووە بەرگدرۆ پیاوەکان هەمووی بە قیاساتەوە وەرەگرن بووی کە دروستی بکەن خات و کەژاڵ باسێکی ئەو کاتی کۆن بکەین بزانین قماش ئەوەکو ئێستا کە ئێستا بینی بازار هەموو جۆرە قماشێکی تایە هەموو جۆرە مرت و موروێکی تایە ئەوسا ئەیان و کۆمەڵە کەس وەکو دەزیێ ڕەهاتە قماشەکانیان هێنا و لە کۆڵانەکان ئایان فرۆشت چۆن بوو وەکو تۆ بیر وڵاهی من ئەزانێتی ئەوەی یعنی کە من بەبیرم بێت کابرایەک بڵین گەزێکی پێبوو مەتر بوو ساپیانەوە گەز مەتر نا گەس ئەوەی پێبوو قماشەکە ئەو گەزە دارێک بوو هیوا بوو شیش بوو هیوا بوو دار بوو بەڵێ وەکو چۆن مەتری ئێستا ئەوەی پێبوو ئەیکرد ئابەمەی بڵین کۆڵەکە ئەیکرد بە کۆڵیا ئەگەڕا ئیتر هەچ کەسی قماشی بیستایە لە یەکری هیوا بوو نێچۆ بازار خاستەن لە دەرەوە زۆر بوو ئەمە یعنی خەڵق من کو ئەهلی دەرەوە نەهاتن بە بازار بەس قماشەکانیان بە کۆڵ بۆەوە بردن کە ئیتر چیان بیویستایە ئەیان کڕی و ئیتر لە هەموو شوێنێکا بەشی خۆی خەیاتیە بووە بە کۆمەڵی بردووانە وەکو ئێستانە بوو ئێستا خەیات زۆر بووە بەڵام ئەو کاتە بڵین ئێستا من لە برایم پاشا بووم لێ خەیاتی مەکرد بە دە کۆڵان منی تیابووم ئەم دووری لە چوارباخ چەند ماهینێک بووین بەس دوایەوە کە ڕۆژما سەرگیریم کرد لەوێ هەر عینەشت زۆری ئەهاتن کە منم دووری بەڵام ئێستا زۆر بووە یعنی لەخوا بە زیادێ زۆر کەس ئێستا دەستیاتەی وا هەیەڵێ خۆم دەست دانیشم ئەی دروم منەت کەسێک پێم بڵێت بڵێ ئەو شتم دریۆڵم دەستی خۆش بێ یعنی ئەوە نیە بڵێ مەڵا یا خراپەیەشەوەم دەستی خۆش بێ زۆر جوانە لە دووری جلوبەر کامی لە هەمووی ئاسانترە کامی لە هەمووی زەحمەتتر و قورسەوەی ئیسەڵتە تۆ زێ قورسە بۆ دوورین بێ کە پسیکەی جدوی خالی لبی سالتا باله. زور بیاو هیا، علی من ناتوانم. جلی بیاو نداری ناتوانم سالتا بدرم. مثلا من خیاطی که جلی او کرم ادری و تی سالتا ادری چون امنازانی و تم سالتا زور بلامو آسانه. یعنی و تم چارگ نبات سالتا ادرم. ای کراس دورین لهموی یا کلانا کراس دورین لکان آسانه است. اما لهموی آسان. لهموی آسان تر خاصة استا و کجانم بحال پیش جمع کرد. استا اوور و ریز مکینه. ولی جاران هاو پیچ یبو یعنی لمس بو سری خو من بلا موضوع اعتیادی بو بحال پیچ. یوابوی بحال پیچ بلان استا اوور کو مکینه که زور آسانه استا. زور باشه. باسی چیو بکەین ئێستا بینی لە بازاڕ جلوبەرجی هەم پیاوان هەم ژنانیش بە ئامادەکراوی هەیە بەڵام ئامادەکراوی لەوانەیە هیچ تام و چێژیەوە نییە کە بەروکدرۆکانی خۆمان بیدورن و کۆمەڵە تایبەتمەندی تیاابێ مە لە وڵاتانی دراوسیەوە بۆمانێ هەمووشی گۆڕانکاری تیاکراوە تۆکو بەروکدرویەک و چەند ساڵێکە ئەزمونە هەیە لەم کارەیە تا چەند لەگەڵ ئەوەی کە ئەم پیشەیە کە بۆتە بەشێک لە کەلتوریەمە دەستکاری نەکرێ یاخو گۆڕانکاری تیان نەکرێت لەبەرەوەی کە نرخەکەی هەرزانترە یاخۆ شێوازەکەی گۆڕێ ئەمە چۆنە بەلای تۆ خات بەلای منەوە هەت چۆنێ بێشتەکەی ناو خۆمان کە ئێمە دابنیشین بیکەین ئێستا ئەمەنە زۆر بووە يعني زاني تي يعني بيتان بوا ولا شتبوينم بيك تعدزو ايكن اما ايكن بيانالين اما بجرينتي اما تانين يكا نبصرم الله وشيا بس يني اوان يعني دي قتيبا يك تعدزوا لدرو امشتان امنه هنا راستك حتى بلي بيتان بوا لهج ولاتك اروي يترشد هنا نازاني تيتي وتيتيني امروي ما كيفيه كريم بياني بما ندخلوا كيف ما بكرن لو انا ما يا لو شتنا ما يا نخشنا ما ولا نخشى من اي كم بزان لواني كهنا انا تياتينا يمكن نخشي كم لسد نخشي كجنايكم ابي نخشي بعقلي خمتي هو مشك ما اواكم بو اويل شتي كانت يتوا لكم لك ناتشت كراسم لكراز ناتشت يعني إيسا كوادا درمي كي كنوعي كي كدا درم. استشان جوري كت يعني كان موديلي كت هنا وعزيت البابين بس تركو أجر نشان من بخاتو كجال إيسا أم شوازي دورين يعني هي لك كان يعني سلطة كان بيمان بليت شو جوازي كي هي إنجا پیش من بلد شد دستوری کی کن لمانه زیاتر تو پیرات بود. اما هی کنه وای کربلای. او هی کنه بدرزی کی سنجاقی جلیانه. وای اما سنجاقی کش. اما چی تیا بوجارن اما بلین داو درمانی نانی انتیا کل قل میخی کی کتراوا. آها داو درمانی نان بو. والله أنا بوني خوشة. أي بوي أنا زور كاتم الدعاء بخواني أنا والله. أنا شتي راس خلق واعد أيوة الدعاء بس الدعاء جارنا أنك بجيلي إلك إيشا. استاي كان بمي إلك. استا بلين زنجير ومورو كانش عادة بيعيش بكارياني كان بمي جلي كرديانا. يا وكنت مورو تسبيحي فيه وكان لو أنا يبيني بيتان. أنا كيزو خوشيشي هاي استركم يخلي. والله أو كار ليربوني كردويتي بوني. أو آخر استياري هاي فقير بطاقتي كرر شنالن ميخك بو كسي استياري هاي باشا. بس كي شوازي دوري نكان
هەر بەرچێت بۆی هاوکارانشم توانن ئێستا جاران هەر عینەشت دووریوانە ئەنجا بڵین ئێمە ئێستا بڵین هیوا هەیە ئاوا ڕێک ئەی دووریە بەس ئێمە ئێخەی بۆکەین ئیتر ئەمە مۆدیل نیە ئیتر ئەمە دائیمە ئەمە هەبووە ئێلەک لەسەر ئەمە ئەم چوارگۆشەیە هی کۆنا چوارگۆشە نیە ئەمە ئاوا خڕە هەرمە بەس ئەم سوچانە ئەمە عینەن هیچ جاران دووریومانە ئەیکەیتەوە ئازێت کەشی بۆی کە کامێرای ئێمە وەری بگرێت ئەمە یەکێک لە شێوازی دوورینەکانە سەڵتەکان شێوازی دوورینەکانیانە ئەوەشیان یەک دۆست حوتی باوە ئەمەیان نوکە تیژەکەت تۆزی خڕ کردوێتەوە بەڵام ئەمانەی لەسەر تێمی کاری دەستیە ناڵم خۆم ئەیکە چنینەکەش خۆت دانیشیان بەخشەکەی بەس چنینەکەشی خۆم کردومە زۆر هیلا کرد ئەکا ئاوەوایە بەسەوە ژوور دەکاری زۆری بەلاتۆ زۆر خۆشە چونکە من خۆم فێر بووم کاتی وا هەیە دانیشم ئەتیادی قەراغی چفتەکانیش خۆمەیان کەم هەر بۆ لایانی دەرونی خۆشە زۆر جار مشکی ئیسراحەتەکات کاتێکانی هەتە بەزیایان نایە یعنی داهانیشی جاور دەکاریە جا پێمان بڵێ هیچ کارێکە نەکردووە زۆری پێچێت دوای لە شوێنێکە سەقەت بوو بێم دیزاڵی بەشێنیتەوە ئێستا هەڵم نەوەشانەوە نەگەشتوەتەوە لە دووریدا لە بڕینە وە قماشی مشتری بەدەستەوە خراپێکم زۆر بە حەزەر قماشەکە کات وایە ئەو قماشەم بۆ یێنێت نییە ئەگەر من خاسەتە لە دەستم شتێ دەرچێت دوایی خۆم عیبارە بم چۆن شتی واکەم یعنی زۆر بە حەزەر ئەیکەم دەباشیر ئەگە شتێک بمێ بزانم قورسە بەدەباشیر بز وا بزانمە تا ئێستا دوو جار بەدەباشیر خەتم کێشاوە یەکسەر ئەی بڕم ئەزموی باشی تیا بووە یعنی جۆ نایەمە ئەوە ئەکسەر هیوا هەیە ئێستا ڕسمم بۆ نێریە ئەڵێ ئەو کراسم بۆ بدرۆ ڕێک ئیتر لەسەر و ڕسمە بۆ یەدروم خاصەتەن معمیلەکانی خۆم قیاسیانم ناوێ یەکسەر ئەڵێن بە کچەکەم ئەوە بەرە بۆ دایکە کچە گەورەکەم لە شارانە ئێتە خۆمەزانم ڕێک بۆ یەدروم و ئەڕم ئەیبا پڕ بەژێریەتی خات و کەژاڵ ئێستا تۆ ئەمەە بە بەرپرسیارەتی زانی کێشە قماشێکە بۆ بنێرێ بتوانانی ئیشەکەی بە جوانی بۆ بکەیت ئێستا بینی چەندین کچی گەنج یعنی ئەمە جێگەی خۆشحاڵیە ینی کاری بەرگدر و هەندێکشیان دوکانی خۆیانەیە چەند کەسی کەش لایەن ئیشەکە بەڵام زۆر جار گلەیی خانمانی وەکویەوە یاخۆ ژنانەی کە لە کۆنا بوون ئەڵە جلوبەرگەکان زۆر دەستکاری کراون ینی لە جلوبەرجی کوردی دەرچووە یعنی چەند گرنگە ئەو جلانەگە درومایتیاکەن لە بۆی کە نەبێ بە مۆدیل ئەو شێوازە کەلتوری جوانی خۆی بمێنێ کە لە کۆنا هەبووە بەڵێ خۆ من پێ دەڵم ئەڵێم کاتی وا هەبووە من کراسی کوردیم دووریوە لێرە فەقیانە قۆڵێکی کلۆشم بۆ کردووە ئەمانیم هەموو هیچ بەشت دادریوە ساکی هەتا ئێرە فەتحە وتمە وەڵی ئەمە لە جلی کوردی دەرچووە ئەمە جلی کوردی نیە بڵێ عەزیز ساکم لە بەرایەوە تەواو خۆ نەبێ بڵین یعنی زۆرم دوورە بەڵام ئێستا خەڵقەکە زۆر خویاوەتەوە جلە کوردی کۆنەکە باش جلی مۆدەشە دووری یان هەر بەس جلی مۆدەژە درۆ ئەکەوەسان عەزی حەفلەژە درۆ ئەی کەس یارمەتی تایە لە مناڵەکانە وەڵام مناڵەکان مەمی چوونەتە ماڵی خۆیان بەس کوڕێکم ماوە لە جامیعەیە کچە گەورەکەم زۆر یعنی یارمەتی ئەیام ئەی بۆ کڕینی ئەم ئەکسسوایانی مرد و موروەکان هەر خۆ دەچێت ئێستا ویست چۆتە ماڵی خۆی ئیتر ئێستا خۆم خەریکم یەختوە ئەوان بەختەوەر بن جەنابێشت لە شەساغ ببووی کە لەم ئیشە جوانە بمێنیتەوە کۆمەڵک کڵاویش لێرە هەر ئیشی خۆتەوەیە پێمان بڵێ ئەم کڵاوانە ئەوەنەی من دقەتمدا بێت زۆر لەگەڵ کڵاوەکە گرنگیداوە بە ژێر چەنەکەشی هەبێت وایە بەڵێ باسێکی ئەمەمان بۆ بکە چنینەکانی ئەمانە شەرهی خۆتە بەڵێ زەحمەت نییە کڵاو زۆر ئاسانە ئەوە یەکەم جار قماشەکەی پیاداکان بە حەزریە کڕینی هەر بە حەزا هەیە بەڵێ جاران قماشمان پیا ئەگەر چون ئێستا بەدر لەم قەیفەیە هەیە قماشی بۆ نمونە سەڵتەکەیە هێلەکەکەیە هەر ئەوە ئەدوانکە ئەوە ئیشی واشەکەی ئەڵێ بۆم پیا بگرێ بۆی لە ڕەنی کەواکە بێت بەس خاستەن ڕەشەیە ئێستا هەموو نوع کڵاوێکی شەیەڵانەکان بەڵام ئەمە هیواهەیەڵێ حەزەکەم سەتەنەکەم بۆ پیاگری احتیادی ئێمە پیاگرین بە مەکینی ئەین و تەواو ئەوە یعنی کێشە نییە چونکەم جاران ئەم کڵاوانە بۆ کڵاوی سپی بوو خۆمەم هێنا هەموویم هینە کرد تەخلیفمە کرد هەج ڕەنگێکم بیستە ئەم لیا ئەنج ئاوا دامەدوری زۆر باشە لەگەڵ جلی کوردیە هەندێ مرت و موروژ نان بەکارێنن نساوی لەوێ ئەسا حەجان دەبێنی ئەوە زۆر جوان بوو ئەمانە شەرخۆت دروستیەکەی ئیتر بە پێی ڕەنگی جلەکە یاخو بە پێی ئەو کەسە خۆی داوایە ئەمە زۆر جوانەوە باسێکی ئەم ڕنگانەمان بۆ بکات چۆن هەڵیانە بژێری وەڵا ئەم ڕنگانە مرۆکانە کڕم براژنێکم زۆر سپاسیەکەم ئیتر کە ئێم ئەڵێ ڕنگانە ئاوا لە لای یەکەوە دانیا بعضی جار من خۆم مەشغوڵی ئەمە مەشغوڵی شتێکم ئەڵێ ئەوە ڕەنگەکان لە لای یەکەوە دانیتر ڕێک یا کاتی وا هەیە ئەڵێ بێنە بۆ سپۆنەوە ئەوانە کە مرۆکان دانێن بەڵام ئێستاژە هات تەلەبەی هەیە
ئیتر ئەمە بەمە نوع خەریکین ئەمە تقریبا ناڵم زۆر ئەمە ئەم ڕەنگانە لە شین بوو لە سوور بوو لە زەرد بوو هەچ کەسەیتر ئەمە ئەیبین ئێستا فستیڤالانە کرێت ئیتر ئەیبین لەگەڵ خۆمان شکر بازاری باش باشە ئەمە ملوانکەیەوە ئەمە پێڵەن حلومێخەک ئەمە حلومێخەک جا ئێستا جاران هەر بەردەکەیان تێکرد ئێستا زۆر کەس داوای کلۆمە سابڵین لەسەر تەڵەبی ساحبەکەی داوای ئەو شتە زەردەی کردو لە پێشەکە ئیگنا بەردی حلومێخەکە کە جوانترەوەستێ باشە ئەو ڕەنگی بەردانی کە بەکارەهێنی بە پێی ڕەنگی گوڵی کراسەکە نەخی کراسەکە بەڵێ هەیەڵێ من ئەمە ێستا قاوەی تابێ زەرد بێ نوعێکی کە بێ هەمانە بڵێن پەمەیە سوور ئەرەوێکەشی تا بوو ئەستا دانێک شین و سپیشی لێ تقریبان ئەمانە ئەبێت بۆ نمونە ئەگەر کراسەکەی چ ڕەنگێک بێت تۆ ئەم زەردە بۆ ئەو بەکارهێنی من کاتی وایە پێڵم ئەڵم تۆ لە ملی کە لەگەڵ جلەکان تا ئەگونجێت یعنی زۆریان ئەها پێم ئەڵێت تۆ ڕەنگێکم بۆ دانەبی کەمە ملە من ئێستا خۆم سەوز و شین بەیەکەوە لە بەرەکەم هینیەوە ناکەم بڵێم وڵا ئەو ڕەنگە لەگەڵەوە ناگونجێت تۆ هەربی ساڵ کرە سەر و جلانە و سوورە بزانە چەند جوانە گونجێ لەگەڵیا ئەوەنێ بڵێ وڵا ئەوە ناشرینە لەگەڵی من پێناڵم ئەڵم تۆ بیکرە ملێ سەیری خۆکە بزانە چەند جوانە وەستێ وایە جا باسێکی ئەوەمان بۆ بکە کە خاتون لە ئێستاە واری درومان بە قەولی خۆت بە خۆشحاڵی و ژمارە کەسەکان زۆری کردووە لە بواری ئەکسسوارات لە بواری جل دوورین ئەمە وای نەکردووە بۆ نمونە بازاڕە کە تۆزە خاو بکاتەوە خاوبووتەوە بەڵێ خاوبووتەوە چونانێک کەسش لە ماڵەوە لە یوتیوب فێرە بێت مەکینەیەکیشی هەیە دەستەکە بە تاقیکردنەوە بەڵێ خو من پێڵم ئەلم یعنی کاتی وا بۆ هەر ئاوا کراسەکە یاوەتە سەریەک ڕیشەیە لاشتێرە تومە زۆر جوانە دەستە خۆش بێ بۆیە ئەو کەسە تەشجیعکە با فێر ببێ قیچایە دەستەکانە خۆش بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە بەردەوام بی لەم کارە و ئەمە پیشەیەکی زۆر جوانە هەر لەناو کەلتوری ئێمە هەر لە کۆنۆتا ئێستاشکاری لەسەرکرێ بەبێت جیازی لە پیاوانیش و لای خانمانیش دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ